لە نێو ئەرشیفەکەی تەکیەی کاکی هیران چەند دەستنووسێکی تێدایە کە بۆ 728 ساڵ لەمەوبەر دەگەڕێنەوە و چەند کتێبێکی تێدایە کە مێژوەکەی دەگەڕێتەوە بۆ سەردەمی عوسمانیەکان و لەسەر ئەرکی سوڵتان عەبدولعەزیز چاپ کراوە و تەمەنی نزیکەی 170 ساڵە. هەموو ئەو ئەرشیفانە لەلایەن نەوەیەکی کاکی هیرانەوە پارێزراوە و ئێستاش لە ژوورێکی تەکیەی کاکی هیران لە نێو شوشەدا هەڵی گرتوون بۆ ئەوەی لە فەوتان و لە ناوچوون بیان پارێزێت. دەستنووسەکان معلومتانە لە هەموو جیهاندا دەستنووس خاوەن بەها و بەرزی خۆیەتی، خاسیتەن لە ناو ئومەی ئیسلامدا کەوا بەهۆی بوونی عالم و متعلمی زۆر شتی زۆر بە نرخ و بە گرانبەها نووسراوە، بۆیە زۆرێک لە زاناکانمان دەستنووسیان هەبووە، حەواشی و تعلیقیان هەبووە لەسەر کتوبە شەرعیەکان لە هەموو علومە عەقلی و نەقلیەکان. لە ضمنی ئەو دەستنووسانە کۆنترین دەستنووسی هەرێمی کوردستانیش تێدایە، ئەوحەدودین حوجەت الحەق عەلی کوڕی عومەری کوڕی ئەحمەدی مەشهور بە ئەنوەری شاعری دەولەی سەلجوقی لە دەورانی ئیلخانە مەغۆلەکان کەوا ئەو پەڕە بەدەستی خۆی نووسراوە و ئاوزێر کراوە مۆری شاعریشی لێدراوە و نووسراوە لەلایەن عومەری کوڕی عەلی ئەنوەری شاعری سەلجوقی لە ساڵی 696 هیجری کە ئەکاتە مقابلی 1297 زاینی کە ئەکاتە 728 ساڵ پێش ئێستا. ئەغلەبی ئەو کتێبانە لە زمانی سوڵتان عەبدولعەزیزی عوسمانی نووسراوە، لەسەر نەفەقەی جەنابیان دیارە چاپ کراوە. ئەوانیش عینەن لە کتوبی نەحو بەلاغە و سەرف و بەڵام زیاتر کتوبی شەرعینە لە فقهی برین ساداتی شافعی و مێژوەکانیان بۆ 1800ەکان ئەگەڕێتەوە ئەغلەبیان. لە تەکیەکەدا کە لقێکی تەریقەتی قادریە و دەکەوێتە شارەدەی هیران لە سنووری پارێزگای هەولێر و مێژوەکەی بۆ 4 سەدە لەمەوبەر دەگەڕێتەوە، سەدان دەستنووس و بەڵگەنامە بوونیان هەبووە، بەڵام بەهۆی دۆخی خراپەوە چەند جارێک بردومان کراوە و بەشێکیان لە ناو چوون. زیاتر لە 500 دەستنووس لە تەکی هیرانی وجودی هەبووە. تارەی ڕژێمی باسی ڕژێمی ئەو کاتی عێراق هاتووە هیرانی بردومان کردووە و یەکەم بۆمبیشیان لە تەکیە کاکی هیرانی داوە، لەو ژۆرەی کەوا کتێبخانەی تەکیە بووە. اینجا بەهۆیەوە ئەغلەبی کتێبەکان سوتاون. دووبارە ئەو دەستوسانی کەمێک ماوە، ئەوانیش ئەغلەبی فەوتاوە. ئەوەی ماوەتە ئێستا ئۆندەنا لە علومی نەحوە، لە سەرفە، لە ئاداب و حکمەت و منطق و کەلام و تایبەت لە بواری ئەدەبیات. دەستنووس و کتێبە مێژوویەکان زانستێکی بەنرخ پێشکەش بە کلتور و هونەر و شارستانیەتی مرۆڤایەتی دەکەن. پێش دروستبوونی چاپخانە، بەڵگەنامەکان بەدەست نووسراون و ئامرازی سەرەکی پاراستن و گواستنەوەی زانست بوون. ئەم دەستنووسانە بریتی بوون لە کتێبە پیرۆزە ئاینیەکان، پەیامە فەلسەفیەکان، زانست و بەرهەمی ئەدەبی و بابەتەکانی دیکە.